دەرگای زیندانێکی ڕابردوو دەکەنەوە کە سەدان شاکاری قارەمانەتی بۆی کوێتەکان تێدایە. سالار حەمەڕەزا بە جلوبەرگی کوردیەوە و دارای هاوخەباتی نمونەی دوو زیندانی سیاسی ڕابردوو یەکێتین کە لە ئەم نەسوورەکەی شاری سلێمانیەوە پەیامێک ڕادەگەێن و دەڵێن ئەرشیفی حەزبەکەیان لە قوربانیدان هێندە پێشەنگ بووە کە ئەرکی سەرکردایەتی تازەی حەزبەکەی سەرۆک مام جەلالە هیچ کات تێکۆشەرانی خۆی لە ئاس خزمەت لەبیر نەکات. ئێمە وەکو زیندانی سیاسی وەکو پێشمەرگەی دێرێنیش هەموو هیوایەتێکمان لەسەر یەکێتی نیشتمانی کوردستان هەڵچنیوە، یەکێتیش بە پشتوک پەنای خۆمان ئەزانین. بۆ یاد یەکێتی نیشتمانی کوردستان وەکو پێشمەرگەیەکی دووەم کرد زیندانی سیاسی پیرۆزبایی لێ یەکوەم هیوادارم ئەم سەرکردایەتیە تازە ئەم ئەشکادانەندەی کە جاران دروست بووە ئەم جارە دروست نەبێت توانێت نەرمکێشیش نەکات لەگەڵ هیچ حیزبێکی بەرامبەریە. تێکۆشەرانی یەکێتی ئەنجامدانی کۆنگرەی حەزبەکەیان بە دەرفەت دەزانن تا کادر و تێکۆشەرانی ڕابردوو لە کاری ڕێکخراوەی پەراوێز نەخرێت و لە چوارچەوەی واقعی ئەم قۆناغە ئاوڕیان لێ بدرێتەوە. ئێمە و زیندانی سیاسی دیارە گرەییمان هەیە و گرەی و گازێندەشتیوامان هەیە، بەڵام بە حکومەوەی کۆنگرەی شواری یەکێتی نیشتیمانی کوردستان ناونرا کۆنگرەی نوێبوونەوە هیوادارم هاوسەرۆکانی یەکێتی نیشتیمانی کارگەڕانی مەکتەبی سیاسی هەموو ئەنجومەنی سەرکردایەتی بەو نیەتی کە ناویان ناوە نوێبوونەوە هەموو لە ئۆرگانەکانی یەکێتی نیشتیمانی کوردستانە نوێبوونەوە بکەن جارێکی تر بەدەم داواکاری تێکۆشەرانی یەکێتی نیشتیمانیەوە بێن، بە تایبەتی تێکۆشەرانی مەسەلەن پێشمەرگە دێرینە و ڕێخستنی دێرینە زیندانی سیاسیە کە مەندامانن ئەم توێژانە بەڕاستی قوربانێکی زۆریانەوە لە پێناوی یەکێتی نیشتیمانی کوردستان. بە دروشمی کەم بژی و کەڵ بژی ڕێخستەکانی یەکێتی لە زیندانەکانەوە دەستیان بە خەباتگەڕی کرد و بە پێی ئامارە بەردەستەکانی یەکێتی لە چاو تەواوی هێزە سیاسیەکانی دیکە زۆرترین زیندانی سیاسی هەیە و لێرە بە دواوە چاوەڕوانەکانی تێکۆشەران زۆرە لە سەرکردایەتی یەکێتی تا نیگەرانی تێکۆشەرانی بڕەوێنێتەوە. داسیار محەممەد گەلی کوردستان، سلێمانی.